من دکتۆر حەیدەر ئەنوەرم پرۆفسۆر یاردەدەرم لە بەشی باغداری کۆلێژی ئەندازیارە کشتتوکاڵەکانی زانکۆی سلێمانی و ئەندامی لیژنەی سەرپەرشتی پرۆژەی هایدرۆپۆنیک. بەڕاستی هایدرۆپۆنیک یان سۆیلس کەڵچەر تەکنیک بریتیە لەو تەکنیکەیە کە چاندنی سەوزەی جۆرا و جۆری پێ ئەکرێت بەبێ بەکارهێنانی خاک. هەروەکو ئەزانین ئێمە لە کشتتوکاڵە یەکێک لە عنسرە ئەساسیەکانی کشتتوکاڵکردن خاکە. خاک چیمان پێەیە؟ خاک دوو ڕۆڵی زۆر ئەساسی هەیە. ڕۆڵی یەکەم ڕاگررتنی ڕووەکەکەیە، خاڵی دووەم دابینکردنی خۆراک بۆ ڕووەکەکەیە. مرۆڤیش هاتووە سێری ئەم خەسڵەتانی خاکی کردووە و هەوڵی یاوە چۆن بڵین لاسایی ئەو بکاتەوە. واتە بە شێوازێکی کورت ئەگە تۆ بتوانیت ڕووەکەکە ڕابگریت و لە هەمان کاتە خۆراکەکەشی بۆ دابین بکەیت، ئەو کاتە تۆ پێویست بە خاک نییە. هایدرۆپۆنیک ئەوە ئەکا مانیفەکچەرێکی هەیە، واتە مجموعی چۆن بڵین وەکو مەوادی ئینشایی هەیە کە ئیشی ئەوەیە ڕۆکەکە ڕابگرێت و هەروەها تەکنیکی هەیە خۆراکەکەی بۆ حازر ئەەکەیت و خۆراکەکەی بەسەریا دابش ئەکا بۆیە تۆ لەو کاتە پێویست بۆ خاک نامێنێت. باش ئەمە سوودی چییە؟ سوودەکەی لە چەند ڕۆ و خۆی ئەبینێت. یەکەم، تۆ لە مەساحەیەکی یان لە ڕووبەرێکی زۆر بچووک ئینتاجێکی یان بەرهەمێکی زۆر زۆر گەورە ئەتوانی ئینتاجکەیت، واتە لەوانە بگاتە دەقاتی ئەوەی کە لە دەرەوە ئەکرێت یان بیسقاتی ئەوەی لەوە ئەکرێت بەپێی ئەو بەرهەمە یان بەپێی ئەو ڕووەکە یا بەپێی ئەو مەحسوولە کە هەتە. ئەمە خاڵی یەکەم. خاڵی دووەم، تۆ چۆن بڵێ باش بەکارهێنانی ئاو بە شێوازێکی زۆر زۆر اقتصادی ئەتوانی ئاو بەکاربێنیت، واتە تۆ تقریبا ئەتوانی بڵێ واتە ئەفیشنسی، واتە باشی بەکارهێنانی ئاو بەراورد بە ڕێگە کلاسیکەکە کە لە دەرەوە ئەکرێت 90% تقریبا. بۆچی؟ لەبەر ئەوە لێرە ئاو نابێت بە عملی ئەگە بەهات و پلەی گەرما بەرز بێت، وەکو ئەزانن لە دەرەوە ئاو تووشی بەهەڵمبوون ئەبێت یان ئاو بەرەخوارەوە ئەبێت و بۆ شێوازە ئاون ئەبێت. لێرە ئەو دوو کێشەیە نامێنێت. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێم، بۆ ژینگە زۆر هاوڕێیە لەگەڵ ژینگە. بۆچی؟ لەبەرەوە ئێمە ئەزانین خاک ڕاستە، خاک هەم وەکو ڕاگر و هەم وەکو سەرچاوی خۆراکی بۆ ڕووەکە، بەڵام لە هەمان کاتە سەرچاوی بۆ نەخۆشی، سەرچاوی بۆ گژوگیایەکی کە جوتیار عادەتە ناوی ئەو گژوگیایانە لەوێ بڕوێ. بۆیە مەجبور ئەمێنێت قڕکەرێکی زۆر بەکارهێنێت بۆ لابردنی ئەو گژوگیایە، بۆ لابردنی ئەو نەخۆشیانە کە لە ناو خاکە سەرهەڵەیە. لە هایدرۆپۆنیکات و هەموو ئەوانت کۆنتترۆل کردووە، بۆیە زۆربەی ئەو قڕکەرانە کە بەکارێت لێرە تۆ بەکاری ناهێنیت ئەوەی ڕاستی بێت. ئەمەش هەم لە ڕووی مادیەوە تێچوونێکی کەمترە بەڕاستی و لە هەمان کاتیشە هاوڕێکی زۆر باشە بۆ ژینگە. هەروەکو ئەزانن ئێمە لە هەموو میدیاکان یان هەموو جیهان سەرقاڵە بە مۆزوعی گۆڕانی کەش و هەوا. ئەمە فاکتەرێکی زۆر گرنگە. ئەم تەکنیکە بەڕاستی یەکێکە لەو تەکنیکانە کە بەڕاستی وەکو چارەسەر ئەبینرێ بۆ ئەو کێشانە، بەتایبەت بۆ ئەو شوێنانە کە لەوانەیە کێشەی کەم ئاویان ببێت، کێشەی ئەوەی کە خاکەکەیان وردە بەرەو ئەوە ئەڕواکە بە کەڵکی کشتتوکاڵ نایەت، یان تێچوونێکی تێچوویکی زۆری ئەوێ بۆ ئەوەی خاکەکەیان چاک بکرێتەوە. وەکو مەسەن بۆ نمونە ئێستا حتاکو بەرەو جنوبی عێراق ئەگەر بڕۆین، خاکیان وردە تووشی کێشەی سوێربوون هەیە، تووشی ملوحە ئەبێت کە وایلی ئەکا کە مەسروفێکی زۆر تێچوویکی زۆر ئەبێ ئەو جوتیارە بکە بۆ ئەوەی نجاتی بێ لەو کێشەیە. یەکی وەکو ئەم پرۆژێکی زۆر سەرکەوتووە بۆ ئەو شوێنانە بەڕاستی کە کێشەی خاکیان ئەبێت یا کێشەی کەش و هەوایان ئەبێ. وەکو لێرە ئەبینن ئێمە لێرە هەم کۆنتترۆڵی ئەو ئەکەین و هەم کۆنتترۆڵی ئەو کەش و هەوای ئەکەین کە ڕووەکە تایە.
پرۆژەی هایدرۆپۆنیک بە دەرەجەی یەک هەموو بەرهەمە سەوزەمەنیەکان ئەتوانی ئینتاج بێنی بەرهەم بێنیت وا دیزاین کراوە بە دەرەجەی یەک کە بۆ بەرهەمی سەوزەمەنیەکانە لەگەڵ بەرهەمە سەوزەمەنیەکانە بگونجێت لەگەڵ شلێک کە ئەیبینین ئیستە لێرە هەرچەنە شلێک لەسەر سەوزە حساب ناکرێت لەسەر می حساب بکرێت بەڵام لەبەر ئەوە حەجمێکی بچووکی هەیە زۆ گونجاوە بۆ هایدرۆپۆنیک ئەوەی کە لێرە هەیە کاهومان هەیە لەگەڵ بڕۆکلیمان هەیە شلێکمان هەیە هەروەکو باسم کرد هەروەها پیازیشمان هەیە ئەم حالێن ئەم سێ چوار مەحسوولەمان هەیە ئینشاءڵڵا وردە دوای ئەوەی کە ئەم مەحسوولانە بەرهەم ئەهێنرێت خۆمان ئامادە ئەەکەین بۆ هاوین بۆ وەرزی هاوین و بەرەبوومە هاوینەکان. هەموو ئەو خۆراکانە کە ڕووەک پێوسێتی کە لە خاکە کە خاک بۆی دابین ئەەکە نایترۆژینە فسفۆرە پۆتاسیۆمە کالیسیۆمە ئاسنە مۆلیبۆدیۆمە مەگنیسیۆمە هەموو ئەو عناسرانە یان هەموو ئەو خۆرەکانە کە لە خاکە هەیە هەمووی لە شوێنێک تایبێت لە حوزێکی تایبێت ئەگیرێت دوای ئەو بەو مەشینانە ئینشاءڵڵا هاوڕێکم بۆتان باس ئەەکە تێکەڵ ئەبێت پێچەکەی لەگەڵ ئیسەکەی تەنزیم ئەکرێت بەو شێوازە کە نەبات ئەتوانێت سوودی لێ وەرگێت و دوای ئەوە تەوزی ئەکرێت بۆ دابش ئەکرێت بۆ ئەو شوێنە یان بۆ ئەو ڕووەکانە کە لەو شوێنە زەرکراون تەوەکو ئەوەی کە لێرە ئەیبینن چەند مۆدێڵێکی جیاواز ئەبینن لە هایدرۆپۆنیک هۆکارەکەیشی ئەوەیە لەبەر ئێرە کۆلێژی کشتتوکاڵە هەدەف ئەساسەکەی ئێمە یان ئامانجە ئەساسەرەکەی ئێمە ئەوەیە خوێندکار چەند مۆدێلی و نمونەیەکی جیاواز ببینێ لە هایدرۆپۆنیکە هەر یەکێک لەم مۆدێلانە بە شێوازێکی جیاواز ئیش ئەکا هەرچەنە لە ڕووی بنەماوە هەمان بنەمایان هەیە وەکو هایدرۆپۆنیک تەکنیک بەڵام مۆدێلی ستراکچەرەکەی و ئیشکردنەکەی تۆزێک جیاوازیان هەیە. من شێرکۆ ئەحمەد نوێنەری دامەزراوی بیم بۆ پرۆژەی هایدرۆپۆنیک ئێمە کاری جێبەجێکردن دامەزرانی ئەم پرۆژەیەمان کردووە بۆ ئەوەی لە کوردستان و عێراق بتوانین لە داهاتووە کارێکی هایدرۆپۆنیکی هاوشێوەی لەم شێوانە بکەینەوە ئێمە سەرەتا ئەم پرۆژەیەمان بۆ کۆلێژی ئەندازیارە کشتتوکاڵەکان دامەزراندووە وەکو خۆمان نەزانین لە کوردستان و عێراق بەهۆی قەیرانی ئاو لە هاوینانە بەتایبەت ئەروەها پیسبوونی ئاو بەوەکو خۆمان نەزانین سەرچاوەکانی بڵێن دەستگای ناوەندی عێراق لە سەیە دووسە ئاوی عێراق کەمی کردووە هی سەرچاوەکانی ئاو هەروەها لە یوئێنی شەوانێ سەرچاوە هەیە کە لە سایەنەوەی ئاوی دجلە و ڕات پیس بووە ئەنی ئێمە سەرچاوی ئاوی پاکمان زۆر کەمە ئێمە بیر لەواکەینەوانێ ئەم هایدرۆپۆنیکە پرۆژێکی مستەقبەلیە بۆ کوردستان و عێراق بەهۆی کەمی ئاوانێ ئێمە وەکو لە کۆلێژی ئەندازیارە کشتتوکاڵەکان توانیمانە پرۆژێکی هایدرۆپۆنیک بە چەند شێوەیەکی جیاواز دروست بکەین کە شەش جۆر سیستەمە دامان مەزرانووە بۆ فێربوونی خوێندکاران و جوتیاران تا بێتە هۆی ناوەندێکی ڕاهێنان و فێرکردن بۆیان لە ڕێگەی ئەم پرۆژەوە لە هەوڵی ئەوەیان کە پرۆژەی هاوشێوە دروستکەینەوە بەهۆی پێویستی ناو کوردستان و عێراق پڕکەینەوە هەروەها ئێمە شەش جۆر سیستەممان هەیە کە لەوانە هەنێکیان لە ڕووی شەیپی جیاوازیان هەیە فلاتمان هەیە فلات NFT کە تەسیسی ئاوەکەی بە شێوازێکە سوڕانەوەی ئاوە ئاوێکی زۆر کەم بە فیڕۆیات هەروەها ئێمە سیستەمی قەترەشمان هەیە دریب بۆ کەم بەکارهێنانی ئاو کە لە سەبسریتەکە کۆکۆپێت ئەن پێرلایتماندانەوە بۆ ئەوەی ئاوێکی زۆر کەم سەرف بکرێت ناوچەکە شێدارەکات بۆ ئەوەی بەرهەمەکان بە شێوازێکی زۆر باش گەورە بکەن لەگەڵەوەشە ئەوەی کە ئێمە ئەتوانین لێرە بەکاری بێنەوە شەیپی جیاوازە لە بڵێن ستاندێ بۆ ئەوەی ڕاگری بڵێن پلانتەکانی پێ بکەین چه ئاسم بێت چه پلاستیک بێت تا بتوانین لە داهاتووە بەرهەمێکمان هەبێ بە ڕێگایەکی نوێ
جیاوازە تەقلیدیەکە و بتوانین سوود بە ژینگەی کوردستانیش بگەین. چونکە ئەم سیستەمێکی پێشکەوتووە عادەتەن بڵێن کێشەی بڵێن تەکنیکی زۆرمان هەیە لە ڕووی ئاوە بێت چارەسەرکردنی لێچوو بێت هەروەها بڵێن کۆنتترۆلی ڕێژەی ئاو بێت کە لە سیستەمەکە هەمانە چونکە لێرە دوو ماتۆرمان هەیە ئیشەکەن بۆ هەموو بەرهەمەکانی ناوبەیتەکە ئێمە ئەبێت بە ڕێژەیەکی چاک کۆنتترۆلی کارە تەکنیکەکان بکەین. هەروەها ئاماژی ئێمە لە کۆتاییە بۆم پرۆژە ئەوەیە تا توانین لە داهاتووە کوشت و کاڵ بکەین بە شێوازێکی ژینگەیی و خۆمانەزانین بەهۆی کەمی و قەیرانی ئاوە جوتیاران ناتوانن کوشت و کاڵ بکەن. ئێمە ئەمانەوێت لە داهاتووە زیاتر پەرە بەم هایدرۆپۆنیکە بین لە شارەکانی تر و هەروەها پرۆژەی هاوشێوەی تر دروستکەین. هایدرۆپۆنیک یەکی گەلە و پرۆژانە یان تەکنیکانە کە زۆر تازەیە بۆ هەرێمی کوردستان بەڕاستی و تەسەوڕ ئەەکەین داهاتوویکی زۆر باشی هەبێت لەوانە پێویستی بە دەعمێکی زیاتر هەبێت پێویستی بە فەندێکی زیاتری بێت ڕاستە لەوانەیە دامەزراندنی پرۆژێکی ئەوە لە سەرتاوە تێچوونی زیاتری بوێت یان زۆری بوێت بەڵام وردە ئەتوانێت ئەو کەسە قازانجێکی باشی لێ بکە هەروەها بەبوونی شەریکاتی منافسی زۆر لەوانەیە وردەوردەوا لێکە حتی تەنانەت نرخی تێچوونی دامەزراندنەکەیشی وردەوردە کەم ببێتەوە لە داهاتووە.